عمر تیک تۆک ئادۆنگانە ڕاست بوون چەقۆی لێدرابوو شتێک بڕوویدا لە ژیانم ئەو شتە بوو کە بەسەرما نەدەڵا بەسەرم بێ بەناوبانگەکانی سۆشیال میدیا ڕاستە ئەکرد دەکەن بۆ ڤیو لە بۆ ئەوەی کە مۆزوع دروست بیتن و خەڵک زیاتر تەماشایان ئایا خۆ پێ باشترینە باڵێ بەدڵنیایی ڕاستە کەسانێک هەبوونە بێوەفا بوونە و تۆیان گریاندووە کەسی نزیکت بێوەفابی بەرامبەر کەسێکە خۆش دێ بێوەفا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. بەخێر بێ کاک حومەر خۆشحاڵوین ئەمڕۆ لە پرۆگرامێکی نوێ لەگەڵ تۆی خۆشەویست پرۆگرام دەکەین. منیش خۆشحاڵتر بووم بەخێر بێن سەر چاوم. پێمان خۆشە کاک حومەر لە نزیکەوە بناسین ئایا تەمەنی چەندە و خەڵکی چۆن دەرەوە تاوەکو چ ئاستێک خوێندوویەتی؟ من تەمەنم 26 ساڵە دەڕۆم بەرەو 27 و خەڵکی شاری هەولێرم هەتا سەفی نۆم تەواو کردیە لە ئێستا دەوازم لێ هینە. ئەوەی ئاگاداری لە ئێستادا لە دەروی وڵات دەژی هۆکاری جێهێشتنی وڵات چی بوو؟ لەوێ زیاتر دەتوانی خۆت پێ بگەینی لەوێ توانی باش خۆت پێ بگەینی لێرکوانە ژیانەکە بەڕاستی زۆر زەحمەتە هەرچەندە وڵاتی خۆت خۆشترە بەڵام لێرکوانە زۆر زەحمەت دروست دەبی. ئەگەر هەڵێک بە خۆت بدەیەوە جارێکی تر دەگەڕێ و کوردستان و لە کوردستان ژیان بەڕێ بکەی؟ بە یەک جاری بێگومان بڵێ ئینشاءڵڵا 2 ساڵم مایە بە دڵنیایی دەگەڕێمەوە بە دڵنیایی. کاکە حومەر هۆکاری چییە 2 ساڵت دانایە؟ ئەو 2 ساڵە ئینشاءڵڵا لەوێن دەر وەختی مودەی خۆم تەواو دەبیتن کە ئەوەی هەدەفما کە ئەوەی پێویستمە پەیدای بکەم و بێم لێکوانە ئینشاءڵڵا ژنەکی بینمونی و ئیمانەکەشم تەواو بکەم. باشە ئەی بابەتی ئەو 50 مسقالت چی بەسەرات هەموو کاتێک لە سەرزاردا؟ وەڵای و 50 مسقال ئێستاوەی لاتێ لەگە ڕێزم دەچێدا خوازیەر چێ پێشەم شتەی پێشەوەی بزانی ئەتو نوێژی دەکەی ئەتو کەسە چکووی دەڵێ چەند زێڕی لە بۆ دەکەی ناڵێ کەسەکە بزانم باشە لە بۆ کچەکەم شیاوە یان کەسەکە بەدینە یان کەسەکە خراپە باشە دەڵێ چەند زێڕی لە بۆ دەکەی ئەو 50 مسقالە لەوەی هاتیە هیوادارم زێر نەفتە پێوەری هیوادارم و ئافرەتانی مێر دەکەن بگەڕێن بە دوو کەسێکە بتوانیتن بەخەیام کا بتوانی ڕێزیان لێ بگوی وەکو خوشکوداچی خۆی نەوەک تەنیا زێر و مەسرەفەکە کە بەدڵیوان بیتن. زۆربەی ئافرەتان بازەوە دەکەن ئەگەر داواشتی کەم بکەنەوە و شتی زۆر داوانەکەن لەلایەن ماڵی خەزورانەوە بۆ چاوکی کەم سێ نەخێر بەوەی نییە من کەسی وا دەناسم بەبێ زێر مێردی کردیا ئێستا 200 مسقالی هەیە کە ئەو کاتی وەزعی مادیان باش نەبوو بەڵام ئێستا وەزعیان باشە 200 مسقالی لۆکرایە و ژیانێکی زۆر خۆش بەڕێ دەکەن. لە دەروی وڵات بە چ کارێک کاکە حومەر سەرقاڵە؟ هەر بە کاری عەلاقیەوە مەشغوڵم ئەلحەمدولیلا سوپاس دەخوای گەورە ئیدی بەو کاری مەشغوڵم و زۆر مرتاحیشم لەگەڵ ئیشەکەم سوپاس دەخوای گەورە. بڕوات بە خۆشەویستی پێشاو سەرگیری هەیە؟ نەخێر. ئەی پێت خۆشە بەڕێکەوت بێتن؟ بە دڵنیای ڕێکەوت زۆر باشترە. ئەی بەنیازنی بەم نزیکانە بەتانێکت بکەی 2 نەفەری؟ ئینشاءڵڵا ساڵی یابێ ئەو ساڵ پلانی کەم هەیە. حومەر گیان بینەرانش پێیان خۆشە بزانن پلانەکانت چییە؟ وڵا پلانەکەم ئەوەیە لەگەڵ داچ خۆشەویستم سەفەرەکی پێ دەکەم لە بۆ پیرۆزترین شوێن لە بۆ گەورەترین شوێن لە دڵی موسڵمانان کە مەکە و مەدینەیە ئەوەم بە زەڕورتر زانیە کە یەکەم جار دڵی داکەم خۆشکەم بێمە ئەو شوێنە پیرۆزەی و ئیمانمان بڕێک بە قوت بکەین چکە بەڕاستی زەمانەکەوەی لێ هاتێ یعنی ئیمان زۆر بێقوت بووە هەر غاردانن لە دوو پارە. حومەری تیک تۆک پێخۆشە چۆن لە لای خەڵک بناسرێ وەکو گۆرانی بێژێک یاخود پابلیک فیگەرێک یاخود کەسێکی کۆمیدی؟ نەخێری هیچ شتێک لەوانە نیمە تەنیا ئەوەی ڕۆتینی ڕۆژانەی خۆم پۆز دەکەم لەوێندا ینی تەنها لایفستایلی ژانی خۆت پیشان دەدەی؟ ئەرە ئەوەندێ زیاتر لێ نەخێر کۆمیدی و پۆبلیک فیگەر و شتانە ناکەمە من. بەڵام ئەوە ئێمە دەبین زۆربەی کات وەکو کەسێکی کۆمیدی بەدەردەکەوی لەگەڵ هاوڕێیەکانت. کۆمیدی نییە بەڵام دەتوانم بڵێم زەردەخانەکە پێکەنینەکە کە هەموو ئینسانێک پێویستە لە زیات ئەوەی تووڕە بیتن ڕۆژانە پێ بکەنی هەم لە بۆ سەعاتی خۆت هەم لە بۆ دەوروبەر جوانە ئینسان بە پێکەنین خێری لێ بۆ دەنووسێت. ئایا حومەری تیک تۆک سەرەتا بە بیرۆکۆ هاتە ناو بوارەکە بەنامەی بۆ دانابوو یاخود ڕێکۆت بوو هەروەکو کەسانی تر ویدیۆ خۆی گرت و بڵاوی کردەوە لەنکا ڕاتەقیەوە؟ نەخێر هەر ئەکاونتەکی ئاساییمە بوو پۆستم دەکرد و سەبر فۆرسەکانم زیادی کرد بەڵام ئەوە نەبی بڵێم خۆم بە بەناوبانگ بزانم چونکە بەڕاستی ئەم جارێم گوتووە ناوبانگ لەکنە من ئەوەیە لەکن خودای گەورە ناوبانگی تەبی ناوبانجی چییە کە خودای گەورە لەو بەندەی ڕازی بی ئەوە ناوبانجی ڕاستەقینەی پێ دەڵێن ئەگەر ناباقی دی کریستیان ڕۆناڵدۆ و میسیمانێ زۆر بە ناوبانگە هەموو دنیا دەیناسی بەڵام کە کۆتاییت هاتوو مردی
ئایا لەکن خودای گەورە تو کەسێکی بەناوبانگ و ناسرااو بووی لەو دنیایی کەسێک بووی بەدڵی ئەو بووی ئەوەیان مهمیەکەیە یعنی عمر لە وڵای کوێ و کار ناکات نەخێر هیچ کات هەر کاتێک ناوی عمر دێتن لە دوای ئەو پاشگرەکەی تیکتۆکە سەرەتا هەموو خەڵک وایان دەزانی تیکتۆک شوێنێکی زۆر خراپە بەڵام لە کۆتاییدا بینیمان زۆربەی کەسە بەناوبانگەکان ئێستا تیکتۆکیان هەیە بەڵکو بگرە لایڤژ لە ناو دەکەنەوە ئایا تیکتۆک ئەپێکی خراپە؟ نەخێر هیچ شتێک لە دنیاەدا خراپ نییە گەر بە باشی بەکاری بینی دەتوانی لەلایانی باشە لەلایانی خراپە بەکاری بینی بۆ نمونە من ئێستا لە ئەوروپایمە باشە دەتوانم زۆر ئاسا لەگەڵ ئافرەتی ڤیددیۆی بکەم دەتوانم زۆر شتی ناشیرم بکەم لە وڵاتی بەڵام الحەمدولillah هیچ کاشتێکم نەکردیەکە لە دین و لە کوردایەتی من دوور بیتن بەدەست خۆتە و بەکاری دێنی سوۆشال میدیای خۆ هیچ کاتێکی تۆ خراپ نییە هیچ شتێک خراپ نییە لە سوۆشال میدیا ئەکاونتەکان لە مەقسەدمەوانەیە کە ئەپەکان بەکاردێنن بەڵام زۆر جار کەسایەتیەکان خۆیان خراپ دەکەن لە ناو سوۆشیال میدیا زۆربەی کات لە سۆشال میدیا کەسە بەناوبانگەکان دەبینین هەڕەشە لە یەکتری دەکەن و وە قسەی نەشاو بە یەکتری دەڵێن ئایا هەر بەجددی وایە یان ئەمە تەنها لە پێش کامێرێ و لە پاش کامێرەش شتێکی ترە شەوان پێی خۆدا دەنیشن سوعبەتیش دەکەن و دەست لە ملێکیش دەکەن و ئەو پشت کامێرەیە باڵێ بەدڵنیایی دەتوانین بڵێن هەموو شەڕەکان ئاکتا لە بۆ ڤیو لە بۆ ئەوەی کە مۆزوعک دروست بیتن و خەڵک زیاتر تەمەشایان بکات ئایا شتێکی جوانە بینەرەکان بەکاربێن لە بۆ لای کوڤیو نەخێر بەدڵنیای ئەوان ناشرین دەبن بەڵام ئەوان هەستی پێ ناکەن ماوەیەک پێشێستا هەمومان هەمەرمان بینی لە نەخۆشخانە بوو چەند شەوێکیش لە نەخۆشخانە مایەوە دەنگۆی ئەوە بڵاوبەوە کە گوایە چەقۆی لێدراوە بەڵام تۆ هیچ ڕوونکردنەوەیەک نەداوە ئێستا ئامادەی ڕوونکردنەوە بدەیت شتێک بڕوویدا لە ژیانم پێویست ناکا ڕوونکردنەوەی لەسەر بدەم شتەکە ڕۆی ئینسان ژیانە ناخۆشی دەبینی خۆشی دەبینی بەڵام گەورەترین حادیسە بەسەر من هاتبی و ناخۆشترین و تاڵترین حادیسەکە لە ژیانی مندا بووبی ئەو شتە بوو کە بەسەرما نەدەبا بەسەرم بێ بەڵام سوپاس دۆخوای گەورەی دی ژیان تەجروبەیە زۆر چاکە با لەو بابەتە بێ نەدرێ ئایا ئێستا عمەر کۆترەکانی چی لە هات ئێستاش بە خێویان دەکا؟ کۆترەکانم بەداخەوە لە بەریتانیای بۆی ناسراوە کە جورجەکانی وەکو پشی لێوانە کۆتری بینە لە کوردستان بە 100 تەکلیف بەڵام لەوێن دەرجورج بیخوا لۆی هەمووانم فرۆشت و وازم لێ هەر بەجددی ئەو قسێ دەکەی جورج کۆتری دەخوا؟ بەڵێ بەدڵنیایی ئەوەی دەیبینین عمەر تاوەکو ئێستا هیچ تافێکی نییە بەڵام زۆربەی کات لەگەڵ کەسانی چاردۆرەی تیکتۆک و سناپ دەکا کە ئەوان خاوەنکارن تاوەکو ئێستا لەگەڵیان تووشی هیچ کێشەیەک نەبوو کێشەم بووە بەڵام لەسەر ڤیددیۆکردن نە چونکەوانە هەموو برادری خۆمن کە ڤیددیۆشیان دەکەم لیان ڕادەبین و ڕوسەتی وەرگرتیە هەموو کات لە کامە هاوڕێت زۆر نزیکی و لەگەڵ کامیان ئاسوودەی کاتێک ڤیددیۆ دروست دەکەی من ناڵێم هاوڕێ دەڵێم برا ئەویش خەیلانیە هەموو کات لە پشتم بووە لە ناخۆشترین کاتی ژیانم هەر لە پشتم بووە لە غەڵەتەکانی ژیانیشم هەر لەگەڵم بووە و لە بۆی ڕاستکردیمەوە بابەتەکە خۆش بوو هاتە سەر خێلانی ڕاستە دەڵێن خێلانی فیلەر و بۆتۆکسی کردووە وەڵاهی ئەوجا من ئەو پرسیارەی لە تو دەکەم لێوی ئەوها ئەستور و نازانم بڵێم چێ ئێستا لەوان تووشی مشکلەی بنە سەر شتێ بەڵام ئەم نەو لێوەی بە تەبیعی نابینم چکەم زانیتم گەنج بە تایبەت کوڕ ڕەگەزینێر لێوە چی باریشیانێ بەڵامی زۆر ئەستورە یعنی هەر بەجددی دەستکاری دەکا بەڕای من دەڵێم بەڵێ داوای لێبوورنیش دەکەم ئەگەر توش کێشەش بوومەوە ئەمە نەمگوتیا بەڵام دەڵێم لەوانەیە وای دەبینم هەر لەسەرتاوە لێو ئەستوربیان بۆ کۆتاییانە لێو ئەستور بووە باوەڕ ناکەم یەکەم جەراوانە بوو پاشەوەی تەکنەلۆژیا هات گوتیان فیلەر پێیا بوو ئێستا تەماشا دەکەم لێوی ئەستورە خەیلانیجان زۆر ببوورە هەر لەسەرتاوە بەگاڵتە و گەب بوو وا دیارە هومەر لێرە ژوازل لێ ناهێنێ هومەر جان پرسیارێکی تر سەرەتا تۆ بە ماسکێک دەردەکەوتی هۆکاری ئەوە چ بوو کە ماسک دەردەکەوتی طبعاً یەکەم جار لە سۆشیال میدیای نەمدەویستم و چاوم دەرچی بەڵام دوای ئەوەی کە ئەگەر دم و چاوم دەریش نەچوو با خەڵکانەکەم ڕسمی بگرن بە ناچاری ماسکم لەبەر کرد بەڵام کاتێک وەی لێ هاتبوو ئەو ماسکە حساب نەدەکرات چونکە بەو پرچەی دەناسرامەوە بۆتم با ماسکەکەی لابم لە بەرێ من بۆ پرچەی دەناسرێمەوە یعنی ئەو بیان دەبا سەرەکەی سفر بکەم یانیش ئەوە بوو دەبی ماسکە ئیش خۆی نەدەکرد ماسکەم لا بردو ئێستا زۆر مرتاحم الحەمدولillah وەسپاس دۆخوای گەورە
پێویست ناکات دموچای خۆم شارمەوە ئەو کاتی کە دمچاوم شاردۆ لەبەر ئەوی بکە نەناسرێن بەڵام کەسانەکەنە کە ئەو ماسکە دەبی لێ بەرکەن کە فەسادی دوو لە ڕووی بینەران بێخلاقی بڵاو دەکەن لە ناو کۆمەلگا الحەمدولله تا ئێستا شتە شوام نەکردیە کە غەڵەت بیتن شتێک بیکە ناشرین بی لە بۆ کۆمەلگا و لە بۆ دینەکەم قسەیەک هەیە بینی خۆمان بێ دەڵێتن میسی بردیەوە هومەر دۆڕا هومەر بۆ هاندەری هەر تیپێک ئەو تیپێدە دۆڕا لە کۆتاییشدا نەبوو ئەرجەنتینش بردیەوە واللهی زۆر پێم ناخۆش بکە ئەرجەنتینە و کاسەی برد لەبەرەوەی من شانسم نەبوو هەر فەریقەکەم هەر نادێکی وڵاتەکانم سەپۆرت دەکرد دەدۆڕا وە پێشم ناخۆش میسی بردی بەڵام یاریزانێکی باشە و پیرۆزی بیتن میسییان کریستیانۆ وەڵام من هەر کریستیان ڕۆناڵدۆ بوویمە ئەوە میسیش یاریزانێکی زۆر باشە بەڵام کەیفم پێی نایەتن لەبەرەوەی وەکو عەز کریستیان ڕۆناڵدۆ لە منداریەوە هەر لەگەروی زیاتر پشگیریویم کردیە عەزم لە میسی نەبووە عومەر جان هەر کاتێک دەبێ هاندەری هەر هەڵبژاردەیەک دەدوت ئەگەر نەیباتەوە خۆم کەچاڵ دەکەم بەڵام تۆمان نەدیت بە کەچەڵی ئایا هۆکار چ بوو خۆت کەچەڵ نەکرد وەڵاهی وعدم دا بوو خۆم کەچەڵکەم هەرچەندە دۆڕاشم بەسە من داوای لێبوردنم کرد و گوتم غەڵەت بوویمەوە و گوتم غەڵەت بووم ڕادیۆ بوو داوای لێبوردنم کرد یعنی کە ئینسان داوای لێبوردنی کرد و دەبی خەڵکیش ئامادەی بیبووریتن زۆر چاکە هومەر جان یانی تەنها قسە بوو تەنها قسە بوو بۆ کەسانی کە ڕۆژانە سەری لایف ستایلی جەنابەت دەکەن پێت خۆشە نوێترین پرۆگرام و پرۆژێ خۆت بۆ خەڵک ئاشکرا بکەیت وەڵایی ئێستا لە سۆشیال میدیای کشایمەوە ئەکتیڤ نیمە لەبەرەوەی لەگە ڕێزم سۆشیال میدیا بووە بە جوێندان و بە فەسادی و بە سوکایەتیکردن بە یەکتر و بە جوێندان بە دین و بە ئاین و بە یەکتر و شتەکی وا لە سۆشیال میدیای نبینم و بەخۆشم هیچ کاتێک ئامادە نیمە ئیشی خۆم ئیمال بکەم بێم لە سۆشیال میدیای پۆست بکەم ئیشەکەی خۆم زەرورترە کە ساباتی من ئیشکردنمە نەک سۆشیال میدیا ئەوەی مۆزوعەکە ئەی بۆستی ئێستا لایڤ ناکەیەوە هەروەک پێم گوتی کە ساباتەکەم زەرورترە ئیشکردنەکەم پەیداکردنی بژێوی ژیانم ینی بژێوی ژیانت لەسەر سۆشیال میدیا نییە زەبت ئەوەی پرسیارەکە کات و دەیکێ منیش وەڵامەکەمەوەی کە بژێوی ژیانیم لەسەر سۆشیال میدیای نییە بۆیە زۆر جار ناتوانم بێ مناو سۆشیال میدیا چونکە ئەوەی لەکنە من میمە ئیشکردنمە و پەیداکردنی بژێوی ژیانمە بارەقینی چاوانم ئایا ڕکلامکردن لە لای هومەر گرانە نەوەڵا ڕێکلام کردی و ڕواب کە پارەی ئەشیاکەشمدایە ڕێکلام کرد نەگەر بتوانم لە بۆ شوێنێک ئیسفادەمە ویوە شوێنەکە بتوانی یارمەتی فەقیرێک بداتن ئەو لە بۆ من گەورەترین پارێکە بمداتێ بەڵام هومەر گیان ماوەیەک پێش ئێستا دەماندیت زەنابەت ڕکلام بۆ فیلەر و بۆ تۆ کەس دەکەی و ڕکلامت بۆ خاتونێک دەکرد ئەوە زیاتر لە بۆ خۆم پلازام لە بۆ دەکاتن خوشکەچی بەڕێزدا لە بۆ ڕدێنم زۆر زەعیفە لە باتی ئەو پلازمای کە لە بۆم دەکەم منیش ڕکلامی لۆ دەکەم چکە بەڕاستی شەکانی زۆر باشە لە وڵاتی بەریتانیای چکە بەخۆم ڕیشم زۆر زەعیفەوە زۆر عەزم لە ڕیشیە و ئیسفادەم لێ کردی ئێستا باشە کەمەک پڕ بووە چونکار لە منداڵیەوە ئاواتی منەوە بڕیشم بێ ئەویش نات بەس ئێستا حەز دەکەم لە قەبەکەی بکەمە عومەر ڕیشە ماوەیەک پێشێستا هومەری تیکتۆکمان دەبینی کاری خێرخوازی دەکرد و سەردانی ماڵە هەژارەکانی دەکرد و هەروەها کارێکی زۆر باشە دەکرد ئایا ئەو کارە خێرخوازە چی بەسەرهات دووبارە دەست پێ دەکەیەوە هەموو کات خێرخوازیم کردیەوە ئەوە گەورەترین شتە لە ژیان کە بتوانم بیکەم چونکە هەم خێرە و هەم دڵیشم خۆش دەبێتن بەڵام لە ئێستادا ئەو سەفەرەی بەداخەوە ینی لە بۆ خۆم ناتیمەوە ئەو سەفەرەی لە بۆ تازیاتیمەوە بە تایبەتی چونکە کەسێکی زۆر تایبەتم لە دەستدا لە ژیانم بۆیە نەمتوانی ئەو سەفەرەی خێرخوازی بکەم ئینشاءڵڵا سەفەرەکانی داهاتوو چونکە کەسانێکی زۆر هەنا کە دەعمم دەکەن کە یارمەتیم دەدەن لەوێن دەرکە ئینسانی بەدینن بە تەقوانە ئامادەنە کە پارە بدەنە من و منیش بێمە لێکوانە کەسانی مستعاق دڵخۆش بکەم زۆربەی کات هومەر دەبینین دەگریێتن ئایا کەسێکی هاتفی و کاری گریانەکانت چییە ئایا دوور وڵاتیە یا خۆشتی تری لە دواوەیە بە قورئان یعنی گریانی من هیچ کات ناگریم لەسەر شتی ئاسایی بەس بێوەفای زۆر ناخۆشە بەرامبەرت بکرێتن بە تایبەت یعنی کەسی نزیکت بێوەفابی بەرامبەرت کەسەکە خۆش دێ بێوەفابی مەقسەدم ئافرەت نییە بەس ئێستا من زۆر کەسێ یعنی لە خۆم وەڵڵاهی خۆشترم ویستیە کە بێوەفابیت ئینسان ینی چ بکات دەبی بگرێت و بێوەفای زۆر ناخۆشە
دووبارە بەخێربێەوە لەەوە پارتێکی تری پرۆگرامەکەمان پێمان خۆشە ئەمجارە تۆزێک کێشت بۆ دروست بکەین ناوی چەند کەسایەتێکت پێ دەڵێن تەنها ناوی یەکێکیان هەڵبژێرە لە نێوان ئاوات بۆکانی و ئامادیاخی کامیان هەڵدەبژێری بەدڵنیایی ئامادیاخی مامسەیت ئەو کارەکەیە زۆرم خۆش دەوێتن کەسایەتێکی جوانی هەیە کەسایەتێکی زۆر زۆر خۆشەویستی لە ناودڵی زۆربەی خەڵکی شاری هەولێر ئەی لە نێوان هونەرمەندانی بەتوانە نووری گەرمیانی و فەرهاد زیرەک کامیان هەڵدەبژێری فەرهاد زیرەک لە بەرچ طبعاً ستایلەکەیان زۆر زۆر لێک دوورە بەڵام مامۆستا فەرهاد زیرەک تایبەتە لەکنە من ڕۆژیان سپی سپی هەولێریان سلێمانی ئەو شتیان وەڵام نادەمەوە لەبەرەوەی کوردستان کوردستان بەس ئەم لێرە لەدایک بوومە لەو هەولێرەی ئینسان لە هەر شوێنێک لەدایک بوو لە ناو خێمەچی دڵنیا بە خێمەکەی هەڵدەبژێری ئەم وەکو خۆم لێرە لەدایک بوویمە بەڵام سلێمانی کەرکووک زاخۆ دهۆک بادینان هەر شوێنێک بی هەمووی کوردستانە BTS یان بلاکپینک BTS یان بلاکپینک چییە BTS گروپەش کۆرینە ئەخەر ئیچنە گۆرانی بێژن بە قورعان جێم لێ نەبووە ناسی نا بەخوای گەورە زۆر BTS ئەو یەکەم جارە جێم لێ بیشتی وام جێ لێ نەبووە ئەم من گۆرانی بیانی شتی قەت جێ نادەمێ بیانی جێ نادەمێ ناوەڵڵە زیاتر پێت خۆشە جێ بدەیت چ گۆرانێکی چ بابەتەکی بند بی یانیش وەڵاهی ئینسان خۆشە ڕووی ڕاستەقینەی دەرخاوە نیە ئێستا زۆر کەسەوە لەوانەیە پێ عیبی سەری بەندیکە من مامۆستا ئامادیاخیم زۆر زۆر خۆش دەوێ و زایدەن عاتفی مامۆستا فەرهاد زیرەک سڵاو ڕێزم لە بۆیانەیە هیوادارم تەمەندرێژ بن هەموو کات زۆر چاکە کاک عومەر ناوبانگ چی پێبەخشیوە چی لێساندۆتەوە ناوبانک هیچ شتەشی پێ نەبەخشیمە بەس زۆر برادری لێستاندمەوە کە کاتێک بە ناوبانگی منیان دەدیت حەسوودیان پێدات هەرچەندە من بە ناوبانگ نیم هەموو کادووەم گوتێت چونکە ناوبانگی لەکن خوای گەورە بە ناوبانگ بی بەڵام زۆر کەس هاتنە ناوژیانم بۆ هۆی بە ناوبانگ بوون ئەوەش پێی دەڵێن مەسلحات کاکە حومەر زۆربەی کات دەتبین لە سۆشیال میدیای گۆرانی دەڵێەوە دەنگێکی خۆشی شتەیە پێمان خۆشە ئەوڕۆکە گۆرانێکمان پێشکەش بکەیت ئەو ڕۆکە عیدانەکان لە بۆ دەرێم زۆر چاکە دەوجە دەرێم ئەوجە دەرێم بابە من دەرێم براینەوەتانێ لە ناو قەراتی هەولێرێ ئەمن دەرێم سەرێت چەند ساران دەم گۆتە داک و بابی خۆم دەبا جارەشێ ئازر بکەم بستنە داخوازیارێ نەمینێم لە دنیای ئەوی شەوێدی مارەکرایە هێشتا مارە نەکرای ها بەڵامەوە حەیرانە بوو پێمان خۆشە گۆرانێکیشمان بۆ بڵێ دایا هۆ دایا دایای شیرینم یاخوا دایا گیان مەرگت نابینم شەوان شیوەن مادایە ڕۆژان ڕۆڕۆما دایم پاژارایی دایە دووریەکەی تۆما پێشکەشە بە کلیل میدیا هێشتا بڵاو نەکرایتەوە بە 100 جار گۆتیتم قوربانی بم عومەر لە ئێستا کەسێکی دڵڕەقە یاخود دڵنەرمە ئەگەڵ دڵڕەقە بۆچی ئێستادا زۆر زۆر ڕقە بگرە بەردە لەبەر ئەوەی ئەگەر دڵڕق نەبی دەشێن گەورەترین غەڵەتی ژیانی من دڵنەرمی من بووە چونکە لەسەر دڵنەرمی بە خراپترین شێوە پاداش درامەوە بە خراپترین شێوە وەڵامیان دامەوە تەنها ئەو کارەکەیە بە دڵنیایی تەنیا ئەوە لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامەکەمان زۆر سپاس بۆ و کەسانێت تاوکو ئێستاکە سەری ڤیددیۆکانمان دەکەن و بۆ سەبسکرایبتان لەبیر نەچێتن و هەموەرگیان چیت هەیە بۆ بینەرەکانی کلیل میدیا و لە کۆتاییشدا چیت هەیە بۆ قەڵای هەولێر قوربانی قەڵای هەولێر بووم هیوای سەرکەوتن لە بۆ کلیل میدیای دەخوازم بەڕاستی کلیل میدیا زۆر زۆر ئەزیزە بەڕاستی شتی زۆر جوان دەکاتن هیوادارم سەرکەوتوبی و هیوادارم شتی زیاتر و پێشکەوت و تر بکات